ڕۆژانە حاڵم دەرگیری حاڵێکە هێند ئازار بەخشە یەک چرکەی ساڵێکە ڕۆژانە حاڵم دەرگیری حاڵێکە هێند ئازار بەخشە یەک چرکەی ساڵێکە خواندوم لە ژیانم ئاخر هەمووی دەردە حاشا لە نەداری دڵی ئەڵەی باردە حاشا لە نەداری دڵی ئەڵەی باردە دیسان دەست بە قەڵەم و دیسان چەمپەڕە هەرسی دیسان دڵێ پەڕ و پەرخەم و بێ کەسی دیسان من و تۆ ئەمە قافیە و مەسی خەم دلێ دەنگی دەست لێ دەستی بەسی کەم کەرەگلەی بۆ چەنیم گێرە پەشتی ئیکەسی یانەی سەباش هەن مەڵ پەی چێش یانەی دەنگش منە و پەی ساڕش یانەی حەزش کەر فاڕ و حاڵ و یانە یار و ئانەی دەستش بەر نەدیش کەس دەست بار و ئەیا ڕوونە بیەی دیسان سیاوە نمازە گڕ و گێرۆ دماوە بیا هیچ و گێت بە هیچ سوتانی نزم ڕانی دایم بە حاڵی وەڕ شەر دڵت تۆز و نەزانی ڕۆژانە حاڵم دەرگیری حاڵێکە هێند ئازار بەخشە یەک چرکەی ساڵێکە ڕۆژانە حاڵم دەرگیری حاڵێکە هێند ئازار بەخشە یەک چرکەی ساڵێکە خواندوم لە ژیانم ئاخر هەمووی دەردە حاشا لە نەداری دڵی ئەڵەی باردە حاشا لە نەداری دڵی ئەڵەی باردە سەمر کێشت و بڕە باتم بە ئاخە چیا ژیوای کەر و بەحس و منازەڵە نەبەقسی وش بر نەوەزنا کەوترێ شەقال باڵش کرد پڕا بێدەنگ چۆڵی نەگوزەر ناش بەکەمی گشتگەت هەدش نەوەسپا و خەمی ساعت مەمردێ چرخنە قرەبا یوسف پەیوەت هەی ڕەبی ئەیایی ئەمامە شانی دو تەڵی تەنیایی تەنگی یانەی ماچۆ دیش ئەبێت هەڵقین بۆ کای ڕیش ماس و بە خەماتم ڕەب دیم نەبیش نەتاوام دەوش مەدەد دیم فەقیری وێم و دەور و بەریم دیم بەبەختی دیت خوای تۆ بیش شنیم دەنگ و نەرمونم نم بەرانی غڵم بنویسە دەی لاوە بەتاڵی مەمە بەتاڵ کێشە ڕام و خاڵ کەرەکە فەن نەزانی شانیم دەڕۆشنایی ڕۆژانە حاڵم دەرگیری حاڵێک هێند ئازار بەخشە یەک چرکەی ساڵێکە ڕۆژانە حاڵم دەرگیری حاڵێک